هەنێک بەنای خی گەورە مێرەبان ئەمڕۆ بەشدار بووینێک لە بنکەکانی دەنگدان لە دیدڵی بۆ بەشداریکردن لە چاودێریکردنی هەڵبژارنەکانی وڵاتی بەریتانیا کە بۆ ئەنجومەنی شارەوانەکان بەڕێوە دەچێت. بەخۆش حاڵێ پرۆسەیەکی زۆر باش و پێشکەوتووە. ئەو هەڵبژارنە زۆر گرنگە و پارتە سەرکیەکان کە بەشداری دەکەن هەوڵدەن کە باشترین کاندیدەکانی خۆیان لێرە بەشداری پێ بکەن و کێبرکێکە لە نێوان باشترینەکان ڕاستی نەگەوەی کێ زۆر کام حیزب پشتگیری دەکات. ومە دەکەین ئینشاڵڵا ئێمەش بتوانین سوود لەو ئەزموونە باشانەی ئەو وڵاتان وەربگرین بۆ وڵاتی خۆمان لە داهاتوودا بەکاری بێنین و هەدەفی ئێمەش بەڕاستی لە بەشداریکردن وەکو چاودێری هەڵبژارنەکان ئەوە بۆ کە ئێمە بتوانین ئەو ئەزموونە باشانەی کە لەو هەڵبژارنەدا هەیە بیگوێزینەوە بە وڵاتی خۆمان ئەزموونی باشن ئیسپادەیان لێ بکەین و کێبرکەیەکی زۆر ئاساییە خەڵک بە ئازادی بینیتان کە خەڵکێک کە دێ مەسەلەن لە هەموو ئاسەکان بەشداری دەکەن و دەیانێت بە بەشداری خۆیان ینی گۆڕانکاری لە سیستەمی خەڵکدا بکەن لە ژیانی خۆیاندا بکەن بۆ ئەوانەی کە بەشداری دەکەن لێرە پیانەوە بە دەنگی خۆیان دەتوان جارێکە گۆڕانکاری لە کەسەکاندا بکەن و لە خزمەت گوزاریەکانشدا بکەن بۆیان گرنگە کە ئەو کەسانی هەڵیان دەبژێرن باشینەکان بن بۆی کە خزمەتیان بکەن لە داهاتوودا داکۆکی لە مافەکانیان بکەن لە ناوخۆیاندا.